زۆرە و کارە ساختە. ڕووداوەکە ئەمن لە بن کەپرەکەیدا نیشتبووم بخۆم گندۆرەی دەفرۆشم. سیارەکە دوو برا پێشمەرگە بوون لایەندا بۆ بەبەستی گندۆرەی بکڕن، لایەندا دەمەک پێچ و هاوڵاتێک هات خەرکی سۆران بوو. ئەوی شەرۆ بزانم پێشمەرگە بووە، هات گوتی ئەگەر پێتان بکرێت لەگەڵ خۆل بمبەنەوە سۆران. وەڵا گوتی جێمان نییە، شای دەوامیان پێ بوو، سیلاحیان پێ بوو، هەندێک بەنزین و شتیان نوێ بوو ناو سیارەی. وەڵا دواتر هەر لە قساندا بوون برادەرەکە ڕۆی خەڵکی سۆران ڕۆی بڕێک دەقریبەن 10 مەترێک ڕۆی سیارە کاتە لێرە ویستی بە پێش سیارێک در بکەوی، ویستی بە پێش بکەوی لایدا و لە تەنیشتی بڕوا کۆنتترۆلی خۆی لە دەستدا، هەر کەتە سەر شۆلدەرەکە و خۆی لە سیارەکەیدا، خۆی لە سیارەکەی دیدا تقریبا 6 نەفەر بریندار بووینە و 2 قوربانیشی لێکەتینەوە. کاتژمێر 1 نیوەڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لە جوسایدی هەریر باسرما ڕوویدا. لە ئەنجامی ڕووداوەکە 8 کەس گەیران نەخۆشخانەی هەریر. سەرەتا ڕووداوەکە ئاگادارکردن نەخۆشخانەی لەلایەن تیمی فریاگوزاری 122 هەولێرە بوو. لە ئەنجامی ڕووداوە ئەمبولانسەکانی نەخۆشخانەی هەریر توانران 8 بریندار بگەینە نەخۆشخانەی هەریر و لەو بریندارانە 2 کەس گیانیان لەدەستدا، هەر پێش بگەینە نەخۆشخانە گیانیان لەدەستدا بوو. یەکێکان تەواوی جەستەی سوتا بوو، ئەوی تریشیان کۆچی دوایی کردبوو. بریندارەکانش چارەسەری سەرەتاییان لە نەخۆشخانە وەرگرت، بۆی چارەسەری زیاتر وەرگرن و گەینا نەخۆشخانەکانی هەولێر، ئەویش بە هاوکاری ئەمبولانسەکانی نەخۆشخانەی شەقڵاو و نەخۆشخانەی بالیسان و بنکەی تەندروستی باسرمە و 3 لە ئەمبولانسەکانی نەخۆشخانەی هەریر.